سڵاوی خواتان لێبێت هاوڕێیان، چۆنن باشن؟ خۆشحاڵین ئەم جارەش هاتینە وڵاتان. ئەمڕۆ باسی کوندەپەپووتان بۆ دەکەین. سەرەتا پێویستە بزانین کوندەپەپۆکان چین. کوندەپەپوو باڵندێک جۆشخۆر و ڕاوچێکی بەهێزە. خۆراکی سەرەکی کوند بریتیە لە قرتێنەر و خوشۆکەکان. بەهۆی توانای بەهێزی بیستن و بینینەوە زۆر بەدەگمەن نێچیرەکەی توانای ڕزگاربوونی هەیە. کوندەپەپۆکان سەر بە کۆمەڵێک باڵندەن کە پێیان دەوترێت سترێجەفۆمس. ئەو کۆمەڵەیە بەسەر دوو گروپی بچووکدا دابەش دەبێت: گروپی تایتۆنیدا، بریتن لەو کوندەپەپوانەی کە دەموچاویان لە شێوەی دڵدایە. خێزانی دووەم بریتیە لە سترەسدی. هەموو کوندەپەپۆکان لەخۆ دەکرێت کە زۆربەی ڕوخسارێکی گڵۆڕۆژەییان هەیە. لە جیهاندا نزیکەی 250 جۆر کوندەپەپوو هەیە. لە هەموو کشوەرەکاندا دەژین، جێگە لە ئەنتارکتیکای سەهۆڵاوی. ئەم باڵندەیە توانایەکی بەهێزی بیستن و بینینی هەیە و زیاتر لە شەواندا ڕاودەکەن. وەنێچیری سەرەکیان مشک و مار و دوو پشک و ماسیە. هەندێک لە کوندەپەپۆکان مێرو دەخۆن و پێیان دەوترێت مێروخۆر. چاوی کوندەپەپوو هێندە بەهێزە، لە شەواندا زۆر بەباشی کار دەکات و مەودای دوور دەبینێت. بەڵام چاوی تەنها بەرەو پێش دەڕوانێت و بەو هۆیەوە بۆ بینینی چواردەوری هەمیشە پێویست دەکات ملی بسوڕێنێت. کاتی جووتبوونی کوندەپەپۆکان کۆتایی جستانە. نێرەکان دەنگێکی تایبەت دەرئەکەن و بانگی مێینەکان ئەکەن. کاتێک نێرەی کوند سەرنجی مێینەی ڕاکێشا، دەست دەکات بە نیمایش یاخود خواردن بۆ مێینەکە دێنێت. ئەگەر مێیەکە بە نێرینەی کوندەپەپوو ڕازی بوو، ئەوە دوای دەکەوێت و کاتی هێلکەدانان و جووتبوونیان دێت. پاشان دەست دەکەن بە گەڕان بۆ دۆزینەوەی شوێنێک بۆ دروستکردنی هێلانە. ئەوەی گرنگە ئەبێ مێینەکە بەدڵی بێت و ئەو بڕیاری کۆتایی ئەدات. کوند 1 بۆ 4 هێلکەی سپی گوڵاوی دەکات. ئەمەش بەپێی بارودۆخ ئەگۆڕێت و پێیوەستە بە بڕی خۆراکەوە. نێوەیەی کوند لەسەر هێلکەکان دەنیشێ و لە ماوەی 3 بۆ 5 هەفتە هێلکەکان هەڵدێنێت. کاتێک هێلکەکان ئەتروکێن، بێچووەکان توانای بیستن و بینیان نییە و دایک و باوکە خواردنیان ئەدەنێ. ئەگەر خواردن کەم بێ، ڕەنگە کوندەپەپۆ بچووکەکان بمرن و توانای مانەوەیان نەبێت. تاکو و سەرەتای پاییز پێچووی کوندەکان بە تەواوی گەشە دەکەن و توانای فرنیان دەبێت. کوندەکان ئەگەر شوێنیان لەبار بێت 25 ساڵ دەژین و هەندێکیان کەمتر. بەگشتی ئەو کوندانەی قەبارەیان گەورەترە زیاتر لە بچووکەکان دەژین. بەگشتی ئەمە کۆمەڵێک زانیاری بوو دەربارەی کوندەپەپوو. ئەوەش بزانن کوندەپەپوو گیاندارێکی شوم نییە، باڵکو و خوددا بەزیرەکی دروستی کردووە و هەندێک کات پێش ئەوەی ڕووداوێک ڕوو بدات، ئەو هەستی پێ دەکات و ئەو شوێنە جێدێڵێت. وا بە دڵنیاییەوە هەموو ڕووداوە سروشتیەکان خوددا فەرمانی پێدەکا و ئەوەی بڕوای وابێت کوندەپەپوو شومە و نەهامەتی دێنێت، هەڵە و تاوانێکی گەورەی ئەنجام داوە. سوپاس کە تا کۆتایی لەگەڵمان بوون. بە هیوای سوود و زانیاری بۆ ئێوەی خۆشەویست، خواتان لەگەڵ.